حکوومەتی ینی عیلاجێکی لەو سایانە بکاتن ینی سێ ماشەڵا لە هەموو جێکی زۆر بووەوە هەری من نییەوە چەند کەس بگری بوو یانە عیلاجەکیان یەکیان برێتە خەرچی بیان کوژن بە لەلایەک جەماعەتێک دانرانە دەرێن نابی مافی ئاژەڵانە سە بکوژرێتنێ باشە ئەگەر خەرچی زەرری هەبوو دەبی بکوژرێەوە نیە عیلاجێکی لە سایانە بکەنەوە وەلو حکوومەت کەمتەر خەمی نەکردێەوە زیانێک کردەوە بەس پێشی ناکرێتن ینی عیلاجی لە هەمووی بکە گازاندەم لە حکوومەتی نییە ڕاستی لە نەخۆشخانە باز لەوە دەکرا کە چارەسەری باشی بۆ کراوە ئەمڕۆ کاتژمێر چەند بوو گیانە دەزدا چۆن پێیاوتن وە بۆ هۆکاری چی بوو گیان لە زانەکەی زیاد ئەوە ئالەساز بە قسان عیلاجی باشی لێ کرا بەرانەکە ئیدی ئەوان دایانزانی گوتیان زۆر زۆر بژی هەو ڕۆژ کە دەژی من تازە ئەو ڕۆژانیم لەناو خوان دکتۆرەکان وایان گوتوو بوو منیان نەگوتووە من نەمزانی بوو ینی بەس ئەوان دیارە لەناو خوان وایان گوتیان ئەوڕۆپا 5 ڕۆژ و نەگەیشتە هەفتەش بەخۆی نازانم ڤایرۆس لێدایان بەس بەخۆی برینەکانی زۆر بوو لەنا مەسەلە ڤایرۆس ئەمن نازانم لە ڤایرۆس شتی خۆڵی برینەکانی بوو جەستی تاو بریندار ئیدی وەڵی ترس ئەمن نازانم بەس مهمەیە سەیەکان ئەویانە کردو برینی زۆر بوو ئەوجا ئیژی ڤایرۆس لێدای لێ نەدای من لە ڤایرۆس شتی نازانم بەس سەیەکە هەر بەو سەی ڕۆیشتوتەوە ئەوجا ڤایرۆسە هەرکەربی سەیەکەیە برینەکانەوەی لێ کرد ئەز ئەوڕۆ بەمنیان گوتیان لە هەموو قەلبی ئاو دێتە دەرێت لە برینەکان منش گوتم معنە دەمری هەریانی وەچ گوتیان ئاو دێتە دەرێ گوتم دەمری